سلام. بسم الله الرحمن الرحیم بەناوی خۆی گەورە و میهرەبان. من شەنگە عەلی پۆلی 11ەمی زانستی. من وەکو بەرجاربوویەک لە خولی چالاکردنی مەشک و بەهێزکردنی یاسکا ئەمەوێت ئەو سووتانەی کە من بینیومە بەوێی ئازیز و خۆشەویستی بڵێم تاوەکو لەم پێشکەوتنی ژیان بەشدار بن. من پێشتر لە بەرکردنم زۆر خراپ بوو. ئەگەر ئیمتیحانی بایۆلۆژیم هەبوایە ساڵانی پێشتر ئیمتیحانی کۆمەڵایەتی یان هەر دەرسێک کە لەبەر بوایە یان دەرخەیاتی هەبوایە ئیتر من زۆر لەو ڕۆژە و لە شەوەکەشی و لە بەیانیەکەشی ئەترسام، چونکە ئەوایە شەو زۆر بە خێرایی نانم بخواردایە. هەندێ جار هەبوو ینی ئیسراحەتم ناکرد تەنانەت چاویشم ناخوارد، یەکسەرە بۆیە بڕۆشتمایە سعیم کردایە. هەندێ جار ساعت 7 دەستمە کرد بە سعی تاوەکو ساعت 12:30 هێشتا سعیم تەواو نەکردبوو و بەیانیەکەشی زۆر ئەوایە هەستامایە بۆ سعی. هەندێ جار دوای نوێژی بەیانی تر نەئەخەوتمەوە، بەڵام ئێستا زۆر دڵم خۆشە کە بەشداری ئەم خولەم کردووە، زۆر گۆڕام. ئێستا زۆر دڵم خۆشە ئەگەر دەرزێ دەرخیاتی هەبێ بۆ نمونە ئیمتیحانی بایۆلۆجیمان بێ یان کویزێکی ڕۆژانی کیمیامان هەبێ یان هەر دەرزێک بۆ نمونە توخمەکان دەلی کیمیا یان هەر دەرزێک کە لەبەری هەبێت. زۆر دڵم خۆشە لەبەروی ئەو شەوە ئەتوانم لەگەڵ ماڵەوەی ئەبڕۆمە دەرەوە و هەروەها ئەشتوانم ینی بەدڵی خۆم هەرچیم بووە بیکەم لەو شەوەیە دوایەکە لە کاتێکی کەم بۆ ئەمێنێتەوە لەو کاتەیە سعیەکەم تەواوەکەم و بە خێرایی سعیەکەم زوو دەست پێەکەم و زۆر تەواو بم. ئەنجاوەکو بەجددی زۆر سوود ئەبینیم. ئەنجا لە هەمووی گرنگتر ئەوەیە کە پێشتر زۆر خاو بووم لە سعیکردنیانی هەندە جاردایکم ئەڕۆژ بۆ ماڵان و ئەهاتەوە هێشتا من 2 لاپەڕەم تەواو نەکردبوو، بەڵام ئێستا زۆر دڵم خۆشە ئەرچم لەگەڵیان بۆ شوێنانیەمەوە ئەو کاتی کە لێم ئەمێنێتەوە سعیەکەم و هەروەها زۆر بە خێراییش سعیەکەم زۆر بە باشی بیرم ئەمێنێ. ڕێگەکو کۆپی پاستێ وایە کە چۆن لە ناو موبایلەکە تا ڕسمێ غەزن ئەکەی یا سکرینیەکەی دوایەکە بۆ هاوڕێیەکسی بنێری. منیش ڕێک وایە لە مشکمان غەزن ئەبێ کاتێک لە کتێبەکە ئەبینم ڕێک لەسەر وەرەقەکە جوا بێمەوە کاتە لە ئیمتیحانە بەجددی. ئەنجاوەکو ئەگەر بوو باسی ستاف بکەین یاخود باسی ئاوازەکاتیمی بکەین بەجددی ستافێکیان هەیە ینی تا ئێستا شتیوام نەبینیوە، زۆر خەمخۆرن. بەجددی مامۆستاکانی ئەتوانم بڵێم لە هیچ شوێنە مامۆستا ئەو نەدڵسۆز و خەمخۆری تەلەبەم نەبینیوە، چکە بەجددی زۆر خەمخۆرن. ینی ئەوە نییە کە تۆ ڕاهێنان بکەیت تۆ حەزوو لەم شتە بێ نەتوانی بۆ نمونە بربەستی سەرەتاکان کە زۆر قورسن نەتوانی تۆ بربەستانە ببڕی، بەڵام ئەوان دەست و لێ بەرنایەن هەر لەگەڵ سەعافنیانی بەجددی زۆر فاڵ پشتی سەگەن و هەروەها زۆر ینی بە قسە جوانەکان یان زۆر پشگیری سەکەن کاتێک کە تۆ بربەستەکان نەبڕی، دایما حەزەکەی بربەستی زیاتر ببڕی. ئەنجاوەکو ئێمە هەر لە سەرەتای خولەکەمانەوە مامۆستاکە یاسایەکمان هەبووە، ئەویش ئەوە بووە إما أن تفعل أو إما أن تفعل، يان أنجامي أدين يان أنجامي أدين. هیوادارم قسەکانم زۆر سوودی هەبووە. زۆر سوپاسی مامۆستاکان دەکەم کە تا ئێستا پاڵپشتیم بوون و یارمەتیانیاوم. هیوادارم قسەکانم سوودی هەبوو بێ بۆ هەر یەکەتان. دەست خۆش مامۆستا گیان.